ئەمە دیمەنی سوتانی باڵەخانەیەکی کەلوپەلی جوانکاری وتونبێلە لەسەر شەقامی 6 مەتری لە شاری هەولێر. شەوی ڕابردوو تەواوی نهۆمی دووەم و سێمی ئەم باڵەخانەیە سوتا کە کۆگای جوانکاری ئۆتۆمبیل بوو. دوای 8 کاتژمێر توانرا ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت. بەهۆی سوتانی باڵەخانەکە زیانێکی زۆر بەر کاسبکاران و بینایی باڵەخانەکە کەوتووە. ئاگرەکە لەسەر ڕاهاتیە کەس نازانێت هەتا ئێستا هۆیەکەی چییە ئاگرەکە بەس لەسەر ڕاهاتیە هاتە خوارە سەبر هاتە خواری ئەمە لە تابقی خواری نەبرێ بەس ئاگر نەگەیشتە خوارێ الحەمدولله بەس ئاوەشی زۆر هاتیە و ئاوی عەریقی هاتە ژۆرێ ئەوە زۆر وێرانی کردیە. سیستەمی ئاگر کوژێنەوەی هەبوو؟ سیستەممان هەیە بەس پێ ناچکاری کردبی ئەگە کاری بکردبیان نەدەگەیشتە ئەو ڕادەی. داواکاریمان ئەوەیە حکومەت وەلازیەکی نزیکمان بداتێ یعنی لە خۆمان عردەکمان بداتەوە خەمان دروستکەن لە بینایی ڕزگار بین لە بینایی هەم بەخەی تا ڕزایتەوە بەڕاستی. چەند ساڵە لێرە کار دەکەی؟ وەڵی لە مێژە لە هەشتا لێرە کار دەکەم. سێم جارە دەسووتێ؟ ئەو سێم جارە هیچ تەعویزی تواشمان بەرنەگرتێ بەخۆی. لەسەر ڕەحمووی هاتە خوارێ هاتە ناو دوکانی. سەبارەی زیانەکان چەندە؟ وەڵڵاهی ئەو برادرەمان زۆرە ئیمکانە ئەو بەتەواقع خۆم بە دەرم نازانم بزدەفتی 100 دەفتەر 200 دەفتەر دەبیستەری. کاری ئاگرەکە چ بوو؟ کەس نازانێت دیار نییە. لێرە سیستەمی ئاگر کوژێنەوە نەبوو؟ هەش بووە ئیشی نەکردیە نازانم. دەوری سەعاتدا منداڵەکانم لێرە دوکانیان هەیە تەلەفۆنیان لێکردم گوتیان بابە ئاگر لە دوکانی کاک مەهدی بەربووە بەعەجەل هاتم دەوری سەعاتدا گەیشتمە ئێرە ئاگری لێردەستا حەریق هات. ئەوە هیچتان کرد بۆ ئەوەی ئاگرەکە زیاتر تەشەنە نەستێنێ هیچ ڕێگریەکتان کرد؟ هیچ بە کەس نەکرا ناوەڵە بە کەس نەکرا هەتا بە حەریقەکانیش لەبەرەوەی لە بریندی بوو ئاگرەکە ناوێش هەمووی قاعەیە یەک پاتەیە. پارێزگاری هەولێر دەڵێت جگە لە زیانی مادی هیچ زیانێکی گیانی نەبووە و تا ئێستاش هۆکاری سەرەکی ئاگرەکە نەزاندراوە. ئێستا ئاگرەکە کۆنتڕۆڵ کرایە لە ماوەی چەند سەعاتێکدا زیاتر لە 7-8 سەعات توانرا ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێ. ئێستا لێژنەی بەدواداچوون دەستی بەکار کردیە تا ئێستا هۆکارەکەی دیار نییە بە تاکید ئەو لێژنەیە دەست بەکارەکانی دەکا هۆکارەکەی دیاری دەکا و خەملاندنی زەرەر و زیانەکانیش دیاری دەکاتن. بەپێی زانیاریەکانی پەیام لە سەرەتای ئەم ساڵەوە لە سنووری پارێزگای هەولێر 1500 حاڵەتی ئاگرکەوتنەوە تۆمار کراوە. ئیبراهیم زیاد، کەناڵی پەیام، هەولێر.